بەناوی خوای گەورە و میهرەبان بانیتان باش سڵاوتان لێبێت لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە پرۆگرامێکی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بەگە و بابەتی جیاواز لە خزمەتتان هاتین. مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. سڵاوتان لێبێت بینەران و بیسترانی ئازوو خۆشەویست و خۆشی جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان. هیوا دەخوازم کە تەندروستێکی باشتان لەبێت و بە دوودەرونێکی ئارامەوە پێویستی بەرنامەکەمان بۆی کە سوودمە بن لە تەواوی بڕگۆ بابەت و زانیاریەکانی ئەمڕۆمان. ئازان خۆشەویستان لەو تەوەرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەریەکەی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی گرنگیدان بە ژینگەوە ژینگە و ژیان تا چەند پێوەستن بەیەکەوە، گرنگیدان بە ژیان تا چەند ژینگە تا چەند دەبێتە مایەوەی کە ژیانێکی تەندروست بۆ هەموو لایەک بێتە ئاراوە، چی بکرێت بۆی کە هاوڵاتیان هوشیار بن هەمیشە و بەردەوام کار لەسەر ئەو بکەن کە ژینگەکەیان بپارێزن و ئەو سێکتەرانە چین کە لە ئێستادا دەبێتە مایەی زیادبوونی پیسبوونی ژینگە بۆی کە هەموو لایەکمان بیبینە هۆیەوەی کە ژینگە بپارێزین بۆی کە تەندروستێکی باش بۆ کۆمەلگا و بۆ تەواوی زیندەوەرانی دیکەش بێتە ئاراوە. بەڵێ لە بەشی دووهەمی بەرنامەکەشماندا هەوڵ دەدەین یادێک لە یەکێک لە بانگەوازکارەکانی مێژووی بزافی ئیسلامی و هەروەها یەکێک لەو کەسانەی کە جێگەدەستێکی زۆر دیاری لە مێژووی زۆر نزیکی بانگکاری بانگەوازکاریە هەیەویش ئیمام حەسەن بەنایە خوددا لێی خۆش بێ. لەو بارەیەوە قسە و گفتوگۆ دەکەین لەسەر ڕێچکەی کاری بانگخوازی بە شێوازی ئیمام حەسەن بەنا و هەروەها ئاوڕێک لە مێژوو ژیانی و کاریگەریەکانی. بەڵازان دەستپێک دەچینە لای کەشوهاو بزانین گۆڕانکاریەکانی کەشوهاوی ئەمڕۆی شار و شارۆچکەکانی کوردستان چۆنە پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان. لە بەپێی وەرزەکان لە هەرێمی کوردستان دیارە زیاتر بەهاران لە بەروی کۆمەڵێک گژوگیا هەیە. ئەمانە لە ڕووی تەندروستی و خواردنیان کێشە دروست ناکبێت و هەروەها سوود بەخشیشن. یەکێک لەو خواردنانی پێی دروستەکرێ کەلانەیە، بەڵام لە وەرزی زستانیش لەبەرەوەی کەلانە بە شێوازێکی زۆر سەرەکی بە پیازی تەڕ دروستەکرێ زۆر گرنگی پێدرێ لە لێرە و لەوێ لە نەشار و شارۆچەکان دروستەکرێ بە شێوازی جیاواز بە تایبەتی مەندی جیاواز. هاوکارانمان فیدیۆکیان بۆ ئامادە کردوین دەربارەی دروستکردنی کەلانە، با بزانین ئەمان کەلانەکانیان چۆن دروست کردووە. ناوم حەسەن سعیدە لە 92 من لە جادێوەزی مانگی ڕەمەزانە ناوسارجیمە کرد لە 2013 ناوسارجی کەلانە معادل هەمانە.
اینجا ئیشێکی شەکە خەڵک تاالبێتی هەردووکیان لە کوردەواریەوە ئەمە ئیشەمان کردووە و شتێکی پاکوتەمیزە بۆ فەقیر ڕۆژارەکەش دەریێنێت وەکو خۆم بێ ئیش و بێکار بووم هەچەند بیرم دەستمە بر بۆ هەموو ئیشێک نەجاحەتم نایێنێ هەستان دەستم کرد بە هەوی شێران و ئەمە کە بیرم لێ کردەوە ئەمە وەکو ئیشێک پەرەم پیا و لەخوا بە زیابێ باشە بۆ من بێفاو هیچ فەرقێکی تینە بەس خاڵقیاتی سنعاتەکە لە دەستماناگیان هیچ هونەرێکی تیان نییە هەویرەکەی هەر ئادی بە سفر و ئاو خوێ خمرێ هەرەوەی ویرێک کە خەڵەکەشێ بەزی تێ خاڵقیاتی وەکو ڕساکە لە دەستی ئێمە هەبوو بەم شێوە جوان و شکڵە جوانەی هەیە خۆش بۆ خەڵکی با بۆ خێر لە مسبەتەکە فەقیر ڕۆژار ئەیکا بە خێر بۆ خۆیان هەر لە کۆنەوە خەڵک ناوساجی و کەلانی کردووەانی ئەمە شتێ نییە بڵێ تازە هاتوێتە کوردستانەوە چەندەها ساڵەمە پێشە میشار کراوە کەلانە شتێکی ڕەواجی هەیە ینی وەکەوە پیازە تەڕە پیازەکەی و لەگەڵ پیچکمانەیە و ئێتر ئەم نوعاناکەین بە کەلانە خەڵکیش تالبێتی لەسەری گەڵ ناوساجی ئێمەکەیکەین بە گەرمی بە سادی هیچ فەرق ناکات چونکە ڕۆنەکەی بۆ 20 ناوساجی من ڕۆنەکەیە گۆڕم وەکو خۆم ڕۆنی تر ناکەمەوە بەسەریا یعنی یەکەم دانەوە ئاخیدانەوە کویەکە مانەوەشی بگرە هەر عینن شە هیچ فەرقی ناکات بۆ ناوساجەکەی ئێمە یعنی ئەوەتە ئەمە دەدەقە چارێکێکە بێ کردومە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەمەی تازەشە هیچ ژینێکی فەرق و وروقێکی نییە لەوەیانە تا بگرە بژمێنێتەوە خۆشە چونکە ئەمە ئاردی بایعەکەشی لەگەڵات تێکەڵەکەن گیر ڕێکەینەوە گیر نابێتەوە ناوساجیە کەلانەکەش عینەشت یەکەویت بەکارێنی هەموو کات خواستی لەسەرە وەکو خواردنەکە بەس وەکو ئەوەی کە زیاتر خەڵک تاالبی بێ بەهاران مانگی سێ وەرە و زۆریتر بۆ مانگی 5 و 6 و حوتی تر زستانە عینەشت زیاتر حەزیان لە ناوساجێ لەبەری ساردە دنیا بێفعل نامێنێ زۆر ئێوارێ نامێنێ شتێک نییە بڵە مەڵام مەگە بە دەگمەن بەعزە ئێوارێ بمێنێت بەعزە ئێوارێ بمێنێت یعنی ئەوی جەگەمێنێت دەرودراسەکە خوارەکەی دە نەکەیکەم بەکەی بە دەرودراسەکەی خۆمانە بەم ناوەیە بەزیتی بە دەگمە نەمێنێتەوە واریدادێکیە بۆ خۆم و ماڵ و مناڵ پێژین حەمد و سەنا بۆ خوا لێشی ڕازیم و زۆریش نۆشی گیانێ بێ تاوا یاشێقیان نۆشی تاوە نۆدانێنش خێرە بنووسێ خوا لە خێری دەرنەکە دە باش بەسەر خوا لەگەڵ یاشەکان ئێستا بە زۆر کەسەڵی کەلاناڵی کەلانە چییە؟ هەنی ئەم جیلە تازانە نازان کەلانە و ناوساجی جێ بەڵام ئاوا ئێستا وردە و دەخەڵێکم فێرە بنەوە ئەم جیلانش کەلان و ناوساجی کە لە کۆنەوە هەبووە یعنی ئەمە شتێکی باشەکە نەک من هەر حەزەکەم 20 کەس ئیش ئەم ئیشە بکات و کە بزانێ سنعاتی کوردەواریمان ئەمە شتێکی شانازی پێوەکەین کە هەیە من خۆم شانازی پێوەکەم بە ئیشەکەمەوە حەمد و سەنا بۆ خوا 6 نەفەر بەخێوەکە حەمد و سەنا بۆ خوا خراب نییە بۆ من لەخوا بە زیادە عیبی نییە خەڵکیش ڕازیە لە ئیشەکەمەوە نەبێ بە دەمی خۆم بڵێم وڵازان و خۆشەویستان لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی پاراستنی ژینگەوە پەیوەستبوونی ژینگە بە ژیانی ڕۆژانەمانەوە چی بکەین بۆی کە هەمیشە و بەردەوام کار لەسەر پاراستنی ژینگەمان بکەین زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان بەردەوام لە ڕێگەی کۆنفرانس و لە ڕێگەی یاساییەوە کار لەسەرەوە دەکەن کە ژینگەیەکی لەبار دروستکەن بۆی کە تەندروستیکی باش بۆ هەموو کۆمەلگا بێتە ئاراوە لە هەرێمی کوردستانیشدا تا چەند گرنگە هاوڵاتیان هۆشیاری ئەویان هەبێت کە بەردەوام
ژینگەکەیان بپارێزن بۆی کە هەموو لایەک پارێزرا بن. گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆرە ئاتیەکە لە هەولێرەوە لە ستودیۆکانی هەولێرەوە میوانی بەرنامەکەمانە. دکتۆرە خان سڵاوی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. دکتۆر ئەگەر گوێبیستی دەنگی ئێمە بیت. بڵێ وەک هاوکارم دانیار ئاماژەی پێکرد لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوێت باس لەوە بکەین کە دەڵین ژینگە بپارێزن یاخۆت پاراستنی ژینگە پاراستنی ژیانە بەڕاستی پاراستنی ژیانە پەیوەندیەکانی نێوان ژیانێکی تەندروست و کوالەتی بەرز لەگەڵ پاراستنی ژینگە و ژینگەیەکی خاوێن و پاک و تەمیز لە بواری ژینگەی کەش و هەوایی و تەنانەت ئەو خواردنانەی دەیخۆین و شوێنی ئەو خواردنانەی و کۆمەڵێک بابەتی گرنگی ژینگەیەن کە ڕەنگە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانەوە هەبێت و هەروەها کاریگەریان لەسەر کوالەتی ژیان و ژیانێکی تەندروست دەبێت بۆیە زۆر گرنگە بە چاوی گرنگیەوە و هەروەها بە چاوێکی بە بایخەوە باز لەوە بکەین کەوا ئێمە دەبێ ژینگە بپارێزین و هەروەها گرنگی بە ژیانێکی تەندروست بدەین. بەڵێ شوان دەچینەوە لای میوانەکەمان دکتۆرە ئاتیا. دکتۆرە سڵاوی خوا لێبێت و سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی میوانی بەرنامەکەمان بوویت. باش ڕۆژتان باش. زۆر سپاس دکتۆرە. ژینگە یەکێکە لەو بابەتانی کە ڕاستەوخۆ کاریگەری هەیە بەسەر تەواوی سێکتەرەکانی ژیانماندا. چۆن بە بایەخەوە و بە گرنگیەوە سێری ئەم بابەتە بکەین؟ کاتتان باش هەموو ڕۆژێکتان باش. ئەمە ئەوڕۆ دەمانەوێت لە ماوەی چارێگەچی باس لە ژین و ژینگە بکەین. ژینی هەموو مرۆڤێک و ژینگەکەی هەموو گیان لەبەرێک. خۆی هەر ئادەمی زادە کە ژینگە تێک دەدا ژینگە پیس دەکا. ژینگە پێکاتیە لە ئاو هەوا خاک دەنگەکانی کە جێمان لێ تیشک. ئەجا ئەگەر هەرێک لەوانە تێک چوو معنای وەیە کار دەکاتە سەر تەندروستی هەموو گیان لەبەرێک. دەزانین کە هۆکارەکانی پیسبوونی ژینگە بەڵێ هۆکارەکانی پیسبوونی ژینگە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبن بە تایبەت لە بواری پیشەسازی و لەو تەکنۆلۆژیانەی کە ئێستادا هەیە. ئایا پێ دوای هەرێمی کوردستانیش کاتێکە جیهان بەرەو ئەو ژینگە پیسیە بوونە دەڕوات لەسەر هەرێمی کوردستانیش کاریگەری هەبووە لەسەر تەندروستی کاریگەری هەبووە لە وڵاتی خۆشماندا؟ دەنگەکەت باش نییە بەڵام ئەم قسەی خۆم دەکەم ئەجا ئەگەر دەنجی جەنابێشت باش نەبی چونکە کار دەکاتە سەر وەختەکەمان. هەر ئادەمی زادەکەوە ژینگە تێک دەدا کە ئەو تێچیدا کار دەکاتە سەر هەموو گیان لەبەرێک لە خۆیەوە هەتاکو مێرولە هەتاکو مێرولە. ئەمە دەچینەوە سەر مێژوو با بڵێن ئەو ژینگەی کە ئێستا ئەمە هەمانە لەسەر باس ژینگەی کوردستان دەکەین هەسارەی زەویش هەموو تێگڕا هەروایە هیچ وعدەچی وانە بووە. 50 سال پێش ئێستا مرۆڤی ئەو کاتی بیریان لەوەی نەدەکردەوە ڕۆژێک لە ڕۆژان دەژێن دەبینن کەوا ئەرزەکەیان ئەوها پیس بووە ئاوەکەیان ئەوها پیس بووە بیریان لێ نەدەکردەوە. 50 ساڵی ڕێک پێش ئێستا ساڵی 72 لە ئینگلتەڕای دەماخوند برادەرێکی زۆر زۆر ڕەحمەتی عەزیز و زیرەک سوودانی محەممەد حەفەظەڵە شێخ هەموو جارێک کە قسەمان دەکرد دوایە دەبووە پێکەنی دەماگوت حەقت چێ لەسەر دوایە هەندە حسابات دەکەی. ئەو کوڕە یعنی چی دەگوت ئێستا ئەمەوە دەیبینین بە چاوی خۆمان. دەیگوت ئەتیە ئەتوو وەرە بە ئەمە لێک دەینەوە ئێستا نفوسی عالم چەندە بابە دەمگۆ 4 بلیۆن و نیو 4 بلیۆن یعنی 4 ملیار و نیو. باشە لە 87 قسەکەوی ڕاست بوو لە 87 نەما بوو بۆ 5 بلیۆن
ئەو نەمابوو زۆر بە گەنجی مرد لە 99 بووە 6 بلیۆن 6 بلیۆن ئەمن ئەو کاتی لە ڕاز بووم 6 بلیۆن نەفوس بوو هەموو کۆی زەوی لە 2012 منظمەی سەحای عالەمی ئیعلانی کرد کەوا نفوسی هەموو بەشەریەت بووە 7 بلیۆن هەندە سەریع زیادی کرد 2 بلیۆن بەوە دوو کەسارەی بە 12 سارە ئەو حسابی کرد بۆ هەر 20 سارێک بلیۆنێک زیاد دەکا ئەوجا ئەگەر بەو پێوەرە بێ کە ئەمە حسابم کردیا نفوسی عالم لە 2100 دەگاتە 11 بلیۆن 11 بلیۆن ئەو کاتیش کە ئەو های لێ هات پرسیار دەکرێ چارەسەری هەسارەی زەوی چی بەسەردێ چی بەسەردێ بێکومان زۆر ترسناک دەبی لە بۆ هەموو بوونەوەرەچی لە بۆ ئادەمیزاد ترسناکە هەتاکو مار و مێرو چیە وای کرد ئەو ژینگە ئەوها پێس بێ نفوسیش ئەوها زۆر بێ بە خێرایی لەسەر وەشەوە هەموو حەربە هەیە ڕێژەی خوێندەواری دابەزی بە تایبەتی لە وڵاتە فەقیرەکان و وڵاتەکانی کە شەڕی لێیە ئەوش لە خۆیان دەزان شەڕێ لە چێ دروست دەکەن ئەوروپیەکان و ئەمریکیەکان بە تایبەتی و ئینگلیس شەڕێ لە وڵاتانە دروست دەکەن کەەوە ڕێژەی نەخوێندەواری 67 نسبەی 67%. منداڵ کە زۆر خۆشەویستە کە تو دەهینە سەر ئەو زەویەی فێری نەکەی چۆن کار بکا کە دەگاتە عمری 2 ساڵی خۆی دەبێت تا 2 ساڵی ئەو منداڵە لە باوەشی داچی بێ لە هەموو دیاناتەکانیش یعنی برێن لە زمانی جوولەکەیە و مەسیحیە و زەرە دەشت با دەست پێ بکەین زۆرە دەشتی و پێشتریش ئەوە دەزانن فەڕاعینە هەبووە و پێشتریش ئەو هەموو میلەتانی میدیا و ئەوانە مندار مەم چی داچ خواردێ ئێستا فلیمێکی چاک پێیا بەو 25 ساڵی ئەخیری داک مەمچینادە تەمەنداری گوایە تێک دەچی جسمی ئەی باشی تێنەگەیشتن ئەی زۆر خراپی تێگەیشتن نەخۆش ئافرەت هەیە 15 منداری بە مەمچی خۆی بەخێو کردیە مەمچیشی گەلک لە ئەوانەی ئێستا باشترە هەزاران قات نەخۆشیشی کەمترە سەرەتانیشی هەر کەمترە جاگەر ئەمە لەوێدا دەست پێ بکەین ئەو مندارەکە شیری قودووی دەدەنێ بیسالێکی بەسیط دێنمەوە شیری قودووی معناه شیرەکە شیری حیوانیە جا هەر نەوعەک بێ تێکەرکرایە والحاصل لە سەتا دەشی ئەو خواردنەی تێدانیە کە شیری داچی تێدایە بەرگری لەشی تێدانیە کە ئیداچی تێدایە معناوە ئەو مندارە نەخۆش دەبین کە نەخۆش بوش دەرمان دەدرێتێ دەرمانە ئاساییشی بدرێتە لە شوشەیە لە قودوویە ئەو داکە بە جوانی مەمچی خۆی دەدا منداری هیچ پاشماوە چی نەدەبوو ئێستا لە هەموو مارە چیش مندار هەیە ئەوە قودووی شێری قەپاغەکەی کاغەزەکە مهم نییە کە لە ناوێتی تەحلیل دەبی کاغەز بەس قودووەکە ئاسنە یان نایلۆنە ئەو جا دوایە کە نەخۆش دەبی دەرمانەکان لە ناو ناسمە دوێ هەمووی پاشەڕۆی هەیە ئەوەنە فڕێ دەدرێن ماری فەقیریش ببینی مارە نەدارەکانیش ببینی زیبرەکەیان ئەو شتانەی تێدا ئەوەش فڕێ دەدرێ خصوصن لە وڵاتانی بابرێن پاشکەوتووە چیمە خۆ پێشکەوتن بەو عمارە بەرزانە نییە کە دەیبینن لە جاددان ئەوە پێشکەوتن نییە ئەو دواتە مەشای دوبای مەکەن دوبای لەخوا نفوسیان 200,000 کەس بوو ئێستا ڕەنگە 2 ملیۆنی لێبژێ هیچیان خەرچی وڵاتی وێ نین ئەوانەی 200,000 کەسەکەش ئەسلەکان دوباییەکان هەر نابێن بەناو جادەیدا ناڕۆن بەناو کۆڵاناندا ناڕۆن هەروەکو ئێمە بۆ نمونە ئەمن تازە هاتم لە ختڕمبێلی هاتمە دەرێ لەبەر دەرکەی 6 شوشەی نایلۆنی ئاو خواردنەوەی لەو گۆڕی کەوتبوو هەڕەسەچی لێ حەڕست بکە پاشەڕۆی مندار کەشتیان خواردێ کەوتبوو هەر لەبەر دەمێ ئەو بینایە دڵتەنگ بووم بێگومان ئەوانە هەموو کۆ دەکەنەوە هاتمە ناو بیناکەی دیسان دوای کوڕەکە ماری ئاوابی گۆتی بە مەسعەد بڕۆ دەرکەی مەسعەدەی کردەوە بۆ گەنیەکی لێ هات یعنی نازانم لەمێژە بۆ گەنی وام بۆن نەکردێ بۆ گەنیش لە چ دێ لە شتی ماوە و میکرۆبات و ڤایرۆسات
سەر قادرمان دەکەوی هە لەسەر قادرمەکان شوشەی ئاوێ لەوەیە قدوەک لەوەیە ئەو لەوێ دێ ژوورێ ڕاخرایە ئەو مافورانە با بڵێن هەر لەوێ لەبەر دەرکەکەی دیسان مخەلەفات فڕێدرایە باش ماریان ئاوا بێ مافورەکەیان خاوەن کردیتەوە مافورەکە چی لەسەر نەبوو کۆمبار مافور نییە ئەوانش هەر لە خۆیان نایلۆن ئەویش ژینگەی پیس دەکا باشە ئەمە لێرە شتێکی زۆر کەم باس کرد بەس لە هەر جات دەچی کە دەڕۆی کەستان ئینکاری وەی دەکەن کە پڕی جات دەکان بۆ گەنیاوە پڕی جات دەکان نایلۆنە قدووە لە چێ دێ خۆ حیوانات فڕی نەدایە بەشەرەکە فڕێدایە باشە ئەو بەشەرە نابی بیر بکاتەوە نابی تەدریب بکرێ ئەو مندارانە لە مەکتەبان دەبێت تەدریب بکرێن لە ماری ئەوە نەیان کرد کورتی دەکەمەوە چونکە پێویست ناکاوە برێم نفوسی شەر زیاد دەکە هەتا نفوسەکە زیادکە ئەو شتانە زیاد دەکەن معناوە خاکەکەمان ڕۆی ئاوەکەمان پیس بوو ئاوێش خوان تعالە دەفەرمی وجعلنا من الماء كل شيء حي ئەنگۆ بەدین نینە مسلمان نینە كل شيء حي صدق الله العظيم معناوەیە لە بەشەریەتە فیلێتە مێرووی هەمووی لە سەتا نەوەتی نێزیکەی جسمی ئاوە باش ئەنگۆلۆ قەدرێەوە ئاوای ناگرن قەدری ناگرن بیری لێ ناکەنەوە من کاتی مندار بوویمە لە کۆیە بوویمە نەمدیتە کۆرانە بۆ گەنیا و گوئا و دۆلە ڕنگ و پاشە ڕێمارانی لێ بشتی وام نەدیتە نەمزانیا 11 سال بوویمە چوومە بەغدایان لێش ئەو شتانەم نەدیتە نەمدیتە ڕەنگە لە گەڕەکە شعبیەکان هەبی لە ئەوانەی کە حیوان شتوایان هەبی نازان بەس ئەو گەڕەکە ئەسڵەکانی بەغدایەوە من لە سڵێخ بوویمە ئەو شتانەمان نەدیتە بەس ئەمە کە بۆ دکتۆر و هاتمە هەولێرێ ئەو خانیە گەورانەم دەدیت بەردەمیان جۆگە ئاوەچی ڕەشە دەمگۆ ئاوەلۆ ڕەشە ئەوجە زانیم پاشە ڕۆی قاپشوشن و شتیان دەچتە کۆرانێ شتێکی احتیادیە لە کنیان کەوا جۆگەچی ئاوی پاشەڕۆی ماڵان بڕوە هێ باشە ئەوە دەکا 50 سارە تا ئێستا 51 سار هەرما نەکەرمە خراتر بوو عینی ئەو جۆگە لەسەر جادەکان دەڕوە بابە ئەم نەمزانی بە ئەو کاتی ژێر ئاویان نییە یعنی زێرابی پێ دەرێن زێراب ئەوی دیکەش بیر و شتیوان هەیە یعنی سێپتێک تانک نازانم چ پێ دەرێن بیری پیساییە لۆ نییە ئەگەر میلەتەکە لە خۆی بزانی و پیسایی پاشەڕۆی خۆی لە دەرێ نەکە ئەگەر جاد دەشە ئەوی دیژوا دەکە ئەوی دیژوا دەکات تەمەشایەک دەکەن چا دەبێ ئەو نەخۆشیانەی ئێستا کە زۆرە ئەو دەرمانانەی کە دەیدرێتێ و کە هیچیش بەکەلک نایە چونکە هیچ کەسێک نییە فەقیر و دەورەمەند لە خۆی دەچتن سوار تارەی دەبی سواری قتارنی عەفوەن قتار جاران هەبوو تڕۆمبێلە دەبی دەچیتە تورکیای وەلەو جاران مستەوای طبی عێراق لە ساڵی 1970 لە شەشەمین بوو لە عالەم 79 لە 79 ئێستاوە نەما ئێکێک ڕۆژێکی نەمدێت لەو هەموو تەلەڤیزیۆنەی هەیە ئەمن بەس باسی مسلمانەکان دەکەم تەلەڤیزیۆنی ئیسلامیەکان دانیشێ ئەو شتانە بە جوانی یان مەلایەک لە مزگەوتەیە دانیشی ڕێزم هەیە بەعزەمە لا هەیە باسی دەکەم بپرسی یان دکتۆرێکی لەگەر خۆی ببا برێ زەرەری ئەو نایلۆنەی چییە لە بۆ ژینکەی نایلۆن بە 1000 ساڵێش تەحلیل نابێ قەقەز ئەوە دەبی زوو دەڕزیتەوە لە وڵاتان ئێستا نایلۆن نییە لۆ ئاوێ کە ئاوەکەی تێدەکەن یان شیر یان مەشروبات یان ئەوە مادەکە نایلۆن نییە مادەکە لە گەنمەشامیان دروست کردیا شتەکان لەناو وەیە ئەوەی کە فڕێ دەدرێن باقیتیش لە شوشانە جاران ئەوە هەبوو شەریکەی بفسی شەریکەی کۆلا شەریکەی سێڤن ئەمە مندار بووین هەموو ئەو شوشانە ئەوکەی دەکراوە سندوقەکە دادەندرا شەریکە دەهاتەی بردەوە تاقیم دەکرا تێی دەکراوە ئێستا هەرچی مندارە و قاپەچ ئەوە دەستە دەرێ لۆ مەکتەبێ داچی باوی شتەچی دەدەنێ پارە خێرە ئەو چیسانە دەکڕی ئەو چیسانە ئەوجا پەتاتەی سۆرکراوی تێدا و الحاصل چەند دەها جاریش تەقیر دەرچوو کە ئەوە لۆ تەندروستی زۆر خراپە ئی منداران فڕێ دەدا
ئەو تا لەبەر دەرکەی ئێرە 6 هەفتە لەوانە فرێدرا بوو باهینایەتی مەسەلەن یعنی هەموو فەرعەگلێتی ئەگەر ئەم فرێژ نەدەم با دەیهێنی لۆ بەر دەرکەی ماڕێ من ئێکە کەر دەبی خایان کاتەوە ئەو قسانم لە بۆ ئەوەی نییە تەعن لە کەس بدەم بەس باسی زەرەری نایلۆنی لەسەر تەندروستی مرۆڤ ئیسپات بووە کە ئەوانە هەموو مسەرتە یعنی ئەوەنە کارسینۆجینێک بە کوردی برێن یعنی شێر پەنجەی دروست دەکا شێر پەنجە لە ساڵی 2017 چوینە ئەو دیوی هەیبە سوڵتانی لەگەر جامیعەی کۆیە ڕئیس جامیعەش لەگەر بوو مامۆستایەکان قسمی جۆغرافیایی بەندەشیان داوت کرد بوو منیش محازەرەکەمدا ببوونەوەیکەوە گوندەکە 8500 دۆنمە 8500 زۆرە 8500 دۆنم سەخەریە بەغاباتەکەی پارێزراوە هەتا خارم ما بوو کەس حەدینە و پەلکەچی لێکاتەوە لەو دارانە گوتم چ بکەین لەوێ گوتیان وڵا دەچین لەبەر ئاوەکەی گەڕاوێ هەیە تاریخیشە شوێنەکە باشە چوین بڕواتان هەبی لە سعاتنەوە هەموو لەوێ ئامادە بوون ڕابوونەوە لەو غاباتەی هەر کەسە چیسەی پێە و هەر دەگرینەوە لەو نایلۆن و لەو پاشەڕۆی ئەو عالەمەی کە هاتیە سەیرانێ دەکا هەتا ئەو کاتی کەس نەیدەتانویستە ئەو دیوە هەیبە سوڵتانی جادە نەبوو لەو لای بەس سەری هەیبە سوڵتانیان لەت کردیا ئەو گوایە مەشاریعە لە جیاتی تونەڵێ بکەن سەرەکەیان لەت کردی هەر هەیبە سوڵتانیان شکاندی ئەوها ئەو عالم بە هاسانی ئەو دیو دەبی بەدە دەقان دەگاتە ئەو غاباتەی بڕواتان هەبێتە سعادێک و نی وعدی ناخواردنێ هات زیاتر لە 400 نەفەری بوون هەموو جامیعە و تەڵەبەکان وانە 3 تەن و نیو بە تەن دیارە ئەو پیکابەکان داهاتن دایان بردن نایلۆن و زبڵ و خواردن و پاشەڕۆی گەشتیارانمان کۆ کردەوە ئەم ئەوە کۆمان کردەوە و گۆمبەت بوو قسەمان لەسەر کرد ئایا لەو کاتەوە تا ئێستا بە قسەیان کردین نەخێر زستان هەردەچی بەهار هەردەچی هاوین هەردەچیت بە هەموو فەسڵەکی دەچن لەوێش ئاگری دەکەنەوە لەو ئاردەی ئاگردەپەڕی چەندەها دارستان سوتا یعنی ئەمن ئەو نموزەجەی دەردەی ئەو نمونەی دەردەینم کە لەبەر چای خۆمە و خۆمە یعنی با پیرانی خۆمە ئەوشتا لە هەموو کوردستانیش ئەو هەیە دەچن لە ئاگری دەکەنەوە لە بندارەکەی پاشەڕۆیەکەی هەم بەجێدەن ئەوم خوار نەبووە چی ئەو باشە مەبن ئاگری مەکەنەوە شیوە لێ منێ لێ 2 سعات بڕۆن لە ناو دارستانەکان شتەچی ئامادەکرایی ببەن بیخۆن ئەوە خوبەی دەوێ یعنی چاوسۆرکردنەوەی دەوێ ئەو کاتی بەم حافظی هەولێرێم گۆ پێشنیارەکەم لۆ کرد گاڵتەی بە قسەکەم هات قسەکەم خراپ نەبوو ئەمن گوتم هەر ئۆتۆمبیلێک ئێستاش دەرێم هەر ئۆتۆمبیلێک ئائیلە چی بردە دەرێ دەستە ئەو چیایەنە هەتا بێ خاڵش دەچی ئەو نمونزەم هینا چونکە لە بێ خاڵ خراترە چوین لەوێش دیتمان ئەوە تا باوەتان نیشاندەم ئەگەر کامیرەکە تەماشای کە چونکە ئەمە هەر حیاشمان چوو کاتی ئەجنەبیەکانم دەینالو ئیمتیحانات لێرە مەرکەزم دانابوو بەس تەماشاکەن چ زبرەک لە مابینی ئەگەر کامیرەکەی بتانی دەرینی لۆتان نازام کامیرەی ناتان تێگری ئەوە هەمووی زبرە لە دەور پشتێ و ئاوەیە تەمەشای ئەوە پێشتر فەرموو ئەو ئاوەکەی گەری عەلی بەجی ئاوکە لە بنەوە کۆ دەبتەوە پڕە لە نایلۆن لە زبڵ تەمەشای کە ئاوەکە ئوستازە بێگانیەکەم لەگەر بوو هەر سەری بادە تەمەشای چ لێرە فڕێدرا بریا کامیرەکە نیشانی دابا هەموو دەمێ ئەو هایە ئەیان کوریم لەگەر بوو ئەو حەوزە کە بزان چی لەسرە گوتی پرسیاری لێ کردم ئەمش گوتم هەر شەرمم بەخۆ بوو دەم گۆ نەبینی بزانە ئەو ئاوە چی تێدا گوتی ئەتیا ئەنگۆ لۆ هەندە دوژمنی وڵاتی خۆتانن ئەی هاوار ئەوە دەرێکی ژینگەی پیس ئەوەتە لە بندارەکان ئەوەی دیش ئەو ساڵی دوایوی بردمە سەرەیە هەلو ئیمتحان 6 مانگ جارێک دەمەهێنان فەرموو ئەوە سەری کۆڕەکە لەنا ئەو بەفرەی ئەوە خۆزستانیش بوو سەری کۆڕەکە یعنی بار بودات دەبینم دەرێ بوەستە لێرە ئەوش نووسرایە بوەستە قەیدی ناکە على ئەساس ئاساری مینی تێدا مایە فەرموو ئەوە تاش ئەوەتە
ئەو ئیشارەتە هەیە دەرێ ئاساری من ئاگال لە خۆبی واوە ئێم نەگەرزانی بەم ئاساری منی تێدەما ئەو کابرا ئینگلیزم نەدەبر هەر حاشمەچ ئەوەش عینیشت ئەوە زۆر لە سەری نەڕۆم هەمووی ئەو هایە یعنی گەری علی بەجی جواب بوو بێ خاڵی جواب بوو نەک برێن هەر باسی کۆی دەکات خات و دکتۆرە عەتیە ئەم بابەتانەی باسکردن زۆر زۆر گرنگن ئەو خلاص دێمەوە سەروەی دێمەوە سەروەی چ بکەین یانێ پرسیارەکەمەیە چ بکرێت جەنابی محافظم گۆگۆتم هەر کەسە هاتەوە لە سەیتەڕەکان با داخلی هەولێرە نەبێ پایتەختە هەتا زبرەکەی خۆی نەینابیتەوە آخر گوتی چێ دەرێ زبری هەیە گوتم قەیدی نییە ئەگەر زبریشی نەبوو دەبێ 20,000 بدا ئەگەر نەهینابەوە خراپم نەگوتیە مادام ترمبیلی هەیە و دەتانی لێ بخوڕی بنزینی پێکڕایە دەتانی 20 دیناری 20,000 دیناری بداتە حکومت کۆ دەبتەوە ئەو پارە بەشەرتەچی لە دەستەچی ئەمین بزانە چ پارە کۆ دەبەوە ئێک دووەمین کەس نەدەهاتەوە زبری نەینی معنا لە جێ خۆشیان زبری دیشیان خڕدەکردەوە دانینەوە هەتاکو پارەکەی نەدا وایە ئەجا دێمەوە سەر باش ئەگەر من وتم وەرناگرم بەس دێمە سەر خاکەکە ئەوە ڕۆیی بە شەرەکە خاکەکەی پێس کرد بێگومان هیچی لێشی نابی دارستانەکەشی مراند ئەدی هەوا زۆر مهمە ئەتو کاوای هەر دەچێشی ئۆکسسیجین دەوێت لە ستا 21ەوەدا ئۆکسسیجین ئەتو دانیشی کاربۆنی هەرچێشی چونکە ئەوانە دائیمە کاربۆناتی لێ دێتە دەرێ ئەدی ئەو هەموو ترمبیلەکە دەڕوا مۆسیقەی لێ دەدەن دەنگیش لە بۆ مێشک خراپە تێکی دەدا دوور و درێژی ناکەمەوە دێمە سەر تیشکی ڕۆژ باشە ئەنگۆ دەزانن هەرچی دێ ڤیتامین دی کەمە فەحسی لۆ دەکەین پشتم دێشی لاقم دێشی ئەوم دێشی ڤیتامین دی ڤیتامینەکە لۆ هەموو بەشەر لە هەموو حیوانیش زۆر پێویستە ئێسقانەکانی بە قووەت دەکا ماسوولکەکانی بە تین دەکا جسمی تند و بند دەکا ئەگەر کەم بوو ئەوها دائیم بەلادا دەچی بێت تااقەتە ئەندەی دیپار دەداتەوە چەوراتی لێ لەشی کۆ دەبیتەوە لۆکەمە هەرچی دێ ڤیتامینی 5-6 دێ حتا لە مارینی هەبوون هەموو لە قەسران دەژیان کاکە ناجولێنەوە ناچنە بەر هەتاوێ ئەو ئێرکۆندیشنە دەزان چ زەرەرەکە یعنی من قەت بە حیاتی لە جۆری نووسێ کۆندیشن پێ نەکردیان نەگەرم و نەسارد چونکە مادەچی لێ دێ ئێرکۆندیشنەکە لەگەر هەوایەکەی زۆر ترسناکە لە بۆ تەندروستی مرۆڤ ئەمن ئەوەی لە مامۆستای خۆم خالد ناجی فێر بووم و کاتی تەڵەبەی لێ بووین باسی دەکرد ناچینە سەروێ ئەو تیشکە کە لی نەدای هەر نەبی ڕۆژێ 2 سعات یعنی تو جسمت دەتایەتەوە ئەو عالەمە لۆ تووشی ڤیتامینی دی کەم نابن لە وڵاتانی کە دەچنە سەر ئاوێ یعنی دادەنیشن لەسەر ئاو کە لەسەر بەحرێ ئەمە ئاویشمان لێ نێزیکە ناچین خۆ بدەینە بەر هەتاوەکەی هەموو کەسەچی ئەگەر مارەکەشی لێی نەدا بەرەو ڕۆژ نەبی بانەچی هەر هەیە یان لە بەردەکەی یان باخچۆکەچی هەیە بچی ئەو دەست و لاقی بە بەر هەتاوێدا ئەو کاتی ڤیتامین دی چا دەبێت ڤیتامین دی هەموو ڕۆژێ وەسفە دەنووسرێ ڤیتامین دی ڤیتامین دیەکە لە ناو نایلۆنە چیە لە ناو نایلۆنیە یان لە ناو شوشەیە ئەو نایلۆنەش دووبارە فڕێ دەدرێتەوە هەرچی خواردنە لە هەموو مارەچی بگرە هەرزانترینیان مریشتی دەواجینە لە ناو نایلۆنەیە نایلۆنەکەش فڕێ دەدرێ ئەو جافلیمی قاپی نایلۆن پەیدا بووە هەموو دەچنە ڕابواردنی هەیە لە مارێ خۆی قاپیشی هەیە قاپی فەخفۆری ژنەکە تا نەیشووە زۆر پێی کەشخەیە ئەوە ئیلایلۆن ئەنواعی مۆدیلاتمان لە هاتێ لە ئێران و لە تورکیای نایلۆنەکەش فڕێ دەدرێ هەتا نەیشووە الحەمدولله کە تەعزیە نەمایە ئیشەڵڵە قەت نامینێتەوە جاران فلیمی تەعزیان هەر خواخوایە بۆ سعادی ئازڵۆنی و دابێ خێرا نایلۆنەکە ڕاخرێ ئەوجا 1 تەن قاپی نایلۆن بڵاو کرێتەوە حتا مراکەکە و ئەوە کەش نایلۆنە ئەوش هەموو دوایە خڕ دەکرێتەوە بە شیوەوە چونکە ئەو هەموو شیوە ناخورێ ئەوجا هەموو فڕێ دەدرێتە ناو زبری زبرەکەش کۆ دەکرێتەوە لە چێ لەو جێی کە ڕێگەی ئاوی گرت ئاوەڕۆی هەولێرەی گرت چونکە بڕۆ تەمەشایکەن بزانن دەستی شەڕغی چی لێیە بەداخەوە وا بزانم وەختەکەم کەم مایە
دکتۆرە خانوڵا کاتمان من کەم ماوە ئەگەر پەیامێکت ما بێ لە کۆتاییە لە یەک خولەکێک دوو خولەکێک سپاس دەکەین. چ باسی چ بکەم؟ زۆر سپاس بادام چی نوێتان دەوێ یان هەر ئەو قسانە بکەم؟ وەڵا بەڕاستی قسەکانت هەمووی وەیەمە زێڕین بوون، دەستەکانت خۆش بێ، سپاس دەکەین، دڵمان نەهات پرسیارت لێ بکەین، ڕادگرین ماشەڵڵا بۆ خۆت زۆر بە زانستیانە بابەتەکانت باس کرد، یاخوا تەمەند درێژبی بەڕاستی زۆر زۆر گرینگە گرنگیدان بەژینگە ئەگەر لێمان نیگەران نەبی بەرنامەکە بەشەی کە زۆرێک لە خولەکیش زیاتر دامامە بەڕێزێت دەبێ ماڵاواییت لێ بکەین. باشە ئەمە بەس قسەی دەکەم دەرێم هەر یەک لەوانە تێکچوو مختصەرەکەی لە ئاو و خاک و هەوا و دەنگ و تشک تێکچوو ئەو ئەم لە باسی وەم نەکرەوە زۆر گرنگە ئەمە لە ساڵی 2006 محاضەرێکی گەورەمدا لەسەر پۆلیوشن هەرچی دووکەری دنیاە لە ئاسمان دەچێ هەر نەت لە ناو تیارەی لە ناو تیارەی کە تەماشا هەولێرێ دەکەی ئەو چاکەتەی من کوڕەشە هەواکە لەسەر هەولێرە ئەوها ڕەشە چونکە هەولێر زۆر زۆر زیادی کردیە بەندە کە هاتمە هەولێرە 200,000 کەس بوون ئەو کاتی دوایە لە 79 کە هاتمەوە لە ئینگلتەرەی بووە 850,000 چونکە هەموو نسبەکانمان لەکن بوو 79 مانجی پێمزداوام کردیتەوە خاوێن بوو خۆخوات بچی لە بانان بوون ئەو هەوا سافە و ئەنواعی ڕسم هەیە ئەو ئاسمانە شینە والحاصل دنیاوای لات لەنەوە تو ئەمڕۆیشتمەوە هاتیمەوە کەسێک ئاسمانی شین دەبینی ئللا ئەگەر خوا بارانەکەی ببارێنی ئەو ڕەحمەتە جاروبار ئاسمانی شین ببینی دەنا ئاسمان هەمووی ڕەشە معنای چییە هەموو کار دەکاتە سەر تەندروستی مرۆڤ و وەزعەکە تێک دەچی مرۆڤەکەش لە زیاد بووندایە مختصەرەکەی ئەوەی دەکەم دیراساتیان کردیە WHO یعنی منظمەی سەحەی عالەمی ئیسپاتی کردیە کە لە سەتا ئەوانەی ئەو وڵاتانەی کە زۆریان لێ دەمری منداڕەیان زۆر دەبی بە زۆریان دەمری ئێستا 77.6یان نەخوندەوارن ئی وڵاتیمە 63 لە 63 ئێستا جیلی گەنجن نەخوندەوارن گریانم لۆیان دێ یعنی شتیوانەبی دوایە لە 63 لە 60 مندارەکان ئەندر نەڕشت بە زۆری لە وڵاتانی کە گوایە فەقیر وەلەو خاکەکەیان دەورەمەندە زێڕیان هەیە ئاویان هەیە بەڵام وایان لێکردینە داگیرکەروای لێکردی هەر بە فەقیری ببینێنەوە لە غابات ئەوانە هەمویان لەژێر ئاستی خواردنی باشن نەخۆش دەبن لەو وڵاتەیمەش زۆر جێگەی داخ و پەژارە و غەمباریمە کە منظەمەی سەحەی عالەمی دیراسەکەی کرد ئەو کاتی لە 2006 بوو 76 لە هەزاری مندار دەمرێت یعنی لە 1000 منداری ببی دەری 76 دەمرن با گەلێک زیاتر دەمرن ئەوە باسی وی نەکردی ئەوانە دەبن زندینە بەس هەمووی دوای چەند سەعاتەچی دەمرن ئەوانەی تێدانێ ئەوجا وڵاشە لە مێشتیتی ئەوجا جیناتی تێ ئەوجا کڕۆمۆسۆم ئەخوانیە منداربوونەکە بە سروشتی نییە من نەخۆشەکە بەنجی دەدرێتەیە دکتۆرەکە باشی پێنایەتە دەرێ مندارەکە ڕادەچێشی ئەگەر سەریتی ئەگەر لاقیتی ئەوە مەوزوعەکی تایبەتیە زۆری دەوێ لەبەر ئەوەی ناچمە ناوێ بڵێ زۆر سپاس بۆ زۆر زۆر بەڕێز دکتۆرە عەتیە حەمەڕەشید ڕاوێژکاری تەندروستی و هەروەها زۆر سپاس بۆ وتە زێڕینەکانت دوێ دەکەین هاوڵاتیان وەروە حکوومەتی هەرێمی کوردستان بە گشتی هەمومان زۆر زۆر بەبایخەوە گرنگی بە ژینگە بدەین و هەروەها ڕەچاوی ئەو ڕێنمایی و وەروەها ئەو بابەتە زانستیانە بکەین لە پارێزگاریکردن لە ژینگە. بەڵێ شوان پێم وابێت پامێرانمان ئامادەن ڕامیا ڕوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە ڕامیا سڵاوی خوالێ بێت و دوایین زانیاری و چالاکی چییە لە سلێمانی؟ باش ئەمڕۆ کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیە کۆبنەوەی ژمارە 7 دیارە کۆبنەوەیەکی ئەمڕۆ نائاساییە بامەدەبوونی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسە دەکرێت لەسەر دوو تەوار ئەوەیش قسەکردن لەسەر پەسەندکردنی ینی بودجەی پرۆژەکانی قەزا و نەحیەکانی سنووری ئیداری ڕاپەڕین هەروەها
تەوەری دومیش قسەکردن دەبێت لەسەر پەسەندکردنی بودجەی پرۆژەکانی سنووری ئیدارەی گەرمیان دیارە وەکو خۆتان نەزانن لە ساڵی 2014 لە دوای 2014ەوە بودجەی پەرەپێدان وەستاوە لە شار و شارۆچەکانەوە تاوەکو ێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە پاساوی قەیرانی دارایی بودجەی پەرەپێدانی بۆ پرۆژەکان لە پارێزگاکان ڕاگرتووە تا کێستا قسەی لەسەر نەکرەوە بەڵام ئەمڕۆ ینی دەنگدان لەسەر ئەم پرۆژانە دەکرێت کە بۆ ئیدارەی گەرمیانی و ڕاپەڕین هەیە بزانین ئەو بودجەیە حکوومەت ئایا تەرخانیەکە دیاخودنا کاک ڕەمەزان ببوورە زۆر ڕامگرتووی کۆبوونەوەشتان هەبوو ببوورە دەمەوێت پێم بڵێ ئەم دوو تەوەرێک ئەمڕۆ قسەی لەسەرەکان بڕی ئەو بودجەیە چەنەکە بۆ ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین تەرخان کراوە بۆ دواتر پرسیاری تر لە یەکەم لەسەرەوەی ئایا پارە هەیە بۆ ئەو پرۆژانە تەرخان بکرێەوە بەناوی خۆی گەورە و میرەبان دیارە تەوەرەی ئەمڕۆ دوو تەوەرێ لەناو کۆبوون و ئەنجومەنی پارێزگا ئەکرێت ئیدارەی گەرمیانمان هەیە لەگەڵ ئیدارەی ڕاپەڕین سەبارەت بە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە ئیدارەی ڕاپەڕین بڕی 20 میلیارد دیناری وەدانراوە و ئیدارەی گەرمیانیش بڕی 15 میلیارد دیناری وەدانراوە بۆ پرۆژەی تازە. باشە حکومەت لە دوای 2014ەوە ینی بودجەی پەرەپێدانی پارێزگاکانی ڕاگرتووە ئێستا ئەمڕۆ کۆبوونەوەکە لەسەر ئەوەیە ئایا هیچ پارەیەکێ ئێوە پەسەند یەکەن ڕاستە بەڵام ئایا پارە هەیە تەرخان بکرێت بۆ پرۆژەکانی ئەم ناوچێ خۆی ئەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئیکات بە پێی یاسای ژمارە 3 هەموو ئەو ڕێکارە و ڕۆتیناتانەیە کە ئەنجومەنی پارێزگا ئیکات مەفروزە هەموو ساڵێک ئەنجومەنی پارێزگا هەستێت بۆ بودجەیە کە بەناوی پەرەپێدانی پارێزگاکانەوە دێتە پارێزگاکانەوە لێ بکرێتە پرۆژە و پەسەند بکرێت ئەوەشی ئێستا هەیە ڕۆتیناتێکی ساڵانەیە زیاتر لە 10 ساڵەوە نە حکوومەتی هەرێمی کوردستان نە حکوومەتی عێراق نەیانتوانیوە بودجە بنێرن بۆ پارێزگاکان بۆ بچێتە پرۆژە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمەشی کە ئەمساڵ هەیە حکوومەت خۆی لە نووسراوەکەدا لە ڕێنمایەکاندا باسی لەوە کردووە کە پارەی لە بەردەسان نییە هەر کاتێک پارەی لە بەردەسە هەبوو بە پێویستی ئەو نەختینەیە کە لە چەندێک لە بەردەسیای ئەوان نتوانین جێبەجێکە ساڵی ڕابردوو بۆ پارێزگای سلێمانی زیاتر لە 21 میلیارد دیناریان دابین کرد بۆ پرۆژەی تازە کەچی حکوومەت تا کۆتایی ساڵ تەنها نزیکی 8 میلیارد دینار توانی سەرفی بکات کە نەیزمانزانی چۆن سەرف کراوە بە چ پرۆژەیەک بۆیە حکوومەت ئەمە کرۆ تەنها ڕۆتیناتێکە ئەگینا هیچ شتێکی تر نییە نە پارە لە ئارادایە نە حکوومەت لە توانایدا هەیە ئێستا بەهۆی قەیرانی دارایەوە پارە دابین کا بۆ پرۆژە بەڵام ئەوەی ئێمە ئەڵ هەرسیم پێی جێبەجێەکەین تەنها ئەرکێکی خۆمانە بە پێی یاساکە ئەمانەوێت هەر شتێک لە پارێزگای سلێمانی بە تایبەتی لە بواری پرۆژەکان نابێت ڕێچکە یاسایەکەی خۆی وەربگرێت و لە کارە لە یاسایەکەی خۆی لا نەدات بەدەر لەوە هیچ پارەیە نیە بۆ پرۆژەکانی گەرمیان و ڕاپەڕین نەخێر هەتا ئێستا هیچ پرۆژێ هیچ پارەیەک هیچ بودجەیەک دابین نەکراوە بۆ پرۆژەکان ئەوەشی کە هەیە وەزارەتی پلاندانان تەنها وای نووسیوە پێی نووسراوەکەی ئەڵێ ئەمە پلانی ساڵی منە بۆ پلانی منە بۆ ساڵی 2022 ئەم پلانم هەیە ئەم بڕەپارەم بۆ ئیداری گەرمیان و ڕاپەڕین داناوە ئەگەر پارەم هەبوو لە بەردەسا بوو ئەیان دەمێ جێبەجێ بکەن ئەگەر نەبوو نابێت چاوەڕێیش بکەن چەم ئەو بۆ پارەی بۆ پرۆژانی کە تەواو نەکراوە بۆ پرۆژەی تازە ئێستا ژمانێکی زۆر لە پرۆژەی هەیە لە سنووری داری گەرمیان و ڕاپەڕینەوەوانە تەواو نەکراون ئەو پارەیە کە بێت بۆ ئەو پرۆژانە یاخود بۆ پرۆژەی نوێ خۆی ڕێنمایەکە بەپێ ڕێنمایەکە ئەبێت بۆ پرۆژەی تەواو نەکرا و کۆن بێت ئەو پرۆژە بەردەوامەکانی ساڵانی ڕابردوو بێت بەڵام لە ڕێنمایەکە ئەڵێ ئەتوانن بەشێک لەو ڕێژەیە کە بۆ یان دابینکرا بکرێتە پرۆژەی تازە بەمەرجێک ئەو پرۆژانە بێت کە ساڵی ڕابردوو ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پەسەندمان کردەوە بەڵام ئێمە ئەزانین پرۆژەی کۆن و بەردەوام لە دەرەوەی شار بە تایبەتی لە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین یا بڵێن قەزا و ناحیەکان زۆر کەمە ئەو بودجێ بۆیان دانراوە بۆ پرۆژە زۆرانە یان دەرەخەتی نایە بۆیە هاتوون ڕێژەیەکی زۆریان داناوە بۆ پرۆژەی تازە بەشێکی کەمیشی لە ئیدارەی ڕاپەڕین تەنها دوو پرۆژێ کۆن داخل کراوە و لە ئیدارەی گەرمیانیش تەنها یەک پرۆژێ کۆن و بەردەوام داخل کراوە ما باقی هەموو پرۆژەی تازێ سپاسکار ڕەمەزان سپاس بۆ جەنابێ بەڵێ شوان دەگەڕێمەوە لای تۆ زانیاریەکان بوو لەسەر کۆبوونەوەی نائاسایی ژمارە هەفتای ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئێستا بڕێوە دەچێت وەردەگرین ڕێنا سڵاوی خوا لێبێت و دوایی چالاکی و زانیاری چییە لە ڕانیە ڕێناس گوێبیستی دەنگی ئێمەی سڵاوی خوا لێبێت و دیارە لەوێ گردبوونەوە هەیە سەبارەت بە چییە و گردبوونەوەی کە لە ڕانیە هەیە دیارە شوان ڕێناس گوێبیستی دەنگی ئێمە نییە
پێم وابێت ڕۆژی ڕابردوو مامۆستانی وانەبێژ لەو سنوورەدا گرتبوونەوەیان بەشێک لە ژینگە پارێزانیش بەشێک لە ژینگە پارێزان بامان شوێ بەڵێ لەوێژ هەر بەردەوامون لە گرتبوونەوە کە داوای موچەکانیان دەکردووە داوایەوەی دەکرد کە حکوومەت موچەکانیان بۆ دابین بکات ئەو کۆمپانیایش کە ئەو ژینگە پارێزی و ناوچەی بەڕێوە دەبات باسی لەوە دەکرد کە حکوومەت بڕەپارەی بۆ دابین نەکردو ماوەی دوو مانگێکە بۆیە نزیکەی 7 ڕۆژ دەبێت کە ژینگە پارێزی ئەو سنوورە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە ئێستادا بایکۆتی کارەکانیان کردووە هاتوونەتە شەقام و گردبوونەوەیان ئەنجام داوە. ڕێناسڵای خوا لەبێت و گوێبیستی دەنگیەمەیت ناوەخوا جۆم لێ نییە. بەڵێ بەڵێ سڵاوتان لێبێت دیارە هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو لێ ئێستادا 4 ڕۆژ دەبێت پارێزان خۆپشاندان و گربوونەوەکانیان بەردەوامی هەیە مانیان گرتووە و خۆیان باسی تا وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە ئەوان بەردەوام دەبن دەستمە لای خۆیان بەشیشان قسە بکەن کە لێرن ئێوە بەڕێستان کە بتوان قسەم بۆ بکەن ئێوە تاکو ئێستا کەس هاتووە بەدەم داواکاریەکانتان سەرەتا بە خێراتدانکەین کەس نهاتیە ئەوەی دی ئەڵەی چین بەرەز نییە مادامی چی بەرەز نیمێ داواکاری حەق کرێکاری ناپێستەوە بەس لەوەی ئازایە گیفانی خۆی پڕ کات و دەخم کرێکاری دانیە کرێکار خزمەتی ئەو خەڵکەیە کات خەڵک نایەت دەگەڵ کرێکاری هەستیت. ئەو بەڕێز ئەگەر پێمان بڵێ لێ ئێستادا بارودۆخی ژینگە پارێزان لە چ ئاستێکدایە؟ وەڵای بەس بەرەو خراپیە هیچکە نییە بەس بەرەو خراپی دەڕۆ هیچکە داوا لە کەناڵەکەتانەوە دەکەم لە ڕێگەی ئەو کەناڵەوە داوا لە خەڵکی کوردستان دەکەم با بە جواب بێ مافی کرێکار بدرێ با هەستن خەڵک هەستێ بڵێ بۆ مافی کرێکار نادرێت. داواکاری سەرەکیەکانتان چیەوە؟ داوا لە حکوومەت دەکەن کە موچەکانمان بۆ بگەڕێنێتەوە کە ئەو دوو موچەی لایەنە بۆمان بگەڕێنێتەوە داوا ئەوەش دەکەین کە موچەکانمان بۆ زیاد بکرێت بێتەوە 4 و 5. دەستخۆش بەڕێزیشتەگەل لێرە قسەم بۆ بکەین بارودۆخی ژینگە پارێزان لێ چه ئاستێکدایە؟ بارودۆخی ژینگە پارێزانی جار قەزاکە لە ئاستێکی زۆر خراپدایە سەر بە خێراتێکی گەرمی کەڵانەتەکان دەکەین مە ڕۆژانە لە شکارتەی ڕادێین بۆ حاجیاوە مانجی 6,000مان دەوێت بۆ کلین چون و هاتنەوە موچەی ژیانیش بشێنە کە 300 داوای دوو موچەی دەکەین 450 موچەکان هەمووەکی یەک بیت و هیچ فەرق و جودایەک نەکرێت و زۆر سوپاس شتان دەکەم و کەڵانەکان خۆش بێ بەڵێ ئەگە هاوکارم دیمانەکانتان بۆ بگوازێتەوە لە ئێستادا ڕێگای سەرەکی ڕانیە چاقڕنیان بە تەواتی داخستووە ژینگە پارێزان ڕێگا نادەن هیچ سیارەیەک تێبپەڕێت تاکو ئێستاش هیچ لایەنی پەیوەندیدارەکان نهاتون بەدەم داواکاری کێشەی ئەو ژینگە پارێزانەوە ئەوەی دەبین مەفرەقی ڕانیە لای مۆنۆمنتەکە لە ئێستادا ڕێگای سەرشی ڕانیە چاقڕنا بە تەواتی داخراوە وەکو خۆیان باسی لێوە دەکەن بەردەوام دەبن تاوەکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە بەڵێ دەگەڕێم و لای ئێوە ئەگەر فەتە بێت دەمەوێت بەشێشتریان قسە بکەن کە لێرە ئامادەن زۆر باشە بەڵێ ڕێناس ئەو بەڕاناگە بتوان قسەم بۆ بکەن بەڕێز ئەو مامەیە ئەگە بتوانی قسەم بۆ بکەی بەڵێ دیارە بەشێشتریان ناتوان قسە بکەن ئەو بەڕێزانە کە لێرە دانیشتون دیارە بەشێشیان دانیشتون دەمێکە بە پەیوەند بەڵێ ئەو بەڕێزاناگە پێمان بڵێ داواکاری سەرشی ئێوە چییە؟ بە خێراتن دەگەم پێشکی داواکاری زۆر ڕۆژ موچەمان وەرنەگردووە داوا ئێوەی دەگەن گە موچەمان دێنێ بارودۆخی ئێوە لە چ ئاستێکی ئێستا کەماوەی زیاتر لە 7 ڕۆژە موچەتان وەرنەگرتووە؟ وەڵای قوربان بارودۆخمان زۆر خراپە پارێ مۆلیمان پێ نادرێت پارێک کارە بە ڕێسیمان پێ نادرێت پارێ ئەومان پێ نادرێت ئەو من وەکو خۆم سایقێکی کۆمپانیامە 450,000 مایە تقریبا 10 سەرخێزانم بەو پارێ دەژیم چاولە موچە هیچ موچەیکە و هیچ ئیمکانەتی کەم نیە بەخێر بەڵێ ئەگە هاوکارم دیمانەکان بگوازێتەوە لە ئێستادا قەرباڵغێکی زۆر دروست بووە بەهۆی ئەوەی کە ڕێگای سەرشی ڕانیە چاقڕنە بە تەواوەتی داخراوە ژینگە پارێزان باز لەوە دەکەن ئەوان بەردەوام دەبن لە مانگرتنەکانیان تاوەکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە بەڵێ دەگەڕێ زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕێناز ئەرسەلان لە ڕانیەوە لەگەڵمانەوە. بەڵایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لە کەسایەتیەکی ئاینی گرنگ بانگەوازکار و بانگەوازخوازێکی گەورە ئەویش ئیمام حەسەن بەنایە کە یەکێکە لە بانگخوازە دیارەکانی مێژووی سەدەی 20ەمی نێوجیهانی ئیسلامی کە حەسەن بەنا ئیمام حەسەن بەنا با بڵێن ناوی تەواوەتی ئیمام حەسەنی کوڕی ئەحمەدی کوڕی عەبدوڕەحمانی کوڕی محەممەد بەنایە لە ساڵی 1970
شەش لە مەحمودیە لە وڵاتی میسر لەدایک دەبێ لە ساڵی 1949 هەر لە قاهرە لە میسر تیرۆرەکرێ بۆ قسەکردن لەسەر ئەفکار و فۆرمی بانخوازکاری ئیمام حەسەن بەنا و قۆناغە سەختەکانی ژیانی و کاریگەریە قوڵەکەی لەسەر کاری بانخوازی و هەروەها کاری داوای ئیسلامی کە دامەزرێنەری کۆمەڵی برایەتی موسڵمانان بوو بە ناو عەرەبیەکەی کە پێدەوترێت ئیخوان مسلمین شرۆڤەیەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا تۆفیق کەریم نووسەر و لێکۆڵەر لە فکری ئیسلامی دەکەین ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە هەڵەبجە لەگەڵمانە مامۆستا تۆفیق سڵاوت لێبێ گەر لەوەوە دەست پێ بکەین چۆن ئیمام حەسەن بەنامان بۆ دەناسێنی بە بینەرەکانمان. سڵاو ڕێزمە مامۆستا شوان زۆر سپاس دەکەم بۆ بەرنامەکە و هەوڵەدەین ئینشاءڵڵا ئەوەنەی بتوانین تیشکە بخێنە سەر لە جیاوازەکانی ژیان و بانگوازەکەی پێشەوای شەهید حەسەن بەنا ڕەحمەتی خوای لێبێ. دەستەکانم خۆش بێ مامۆستاگیان گەر لەوە دەست پێ بکەین ڕەنگە بەشێک لە دیدگا جیاوازەکەەوە لە دیدگا فکریەکەەوە ئەمە مامۆستا حەسەن بەنا بناسیین ڕەنگە بەشێکی زۆر لە هاونیشتیمانیان ناوی مامۆستا حەسەن بەنا ئیمام حەسەن بەنایان بیست پێ بەڵام باشتر لە فۆرمی بانخوازی و کاریگەریە قوڵەکەی تێنەگەشت بن. ڕاست حەسەن بەنا گەنجێکی سعیدی میسر بوو کوڕێکی هەر بە مناڵی پێگەیشتوو بوو هەرواتە هەر بە مناڵی گەورە بوو ئەم پیاوە چونکو وەکووە گێڕنەوە لە 7 ساڵیا قورئانی لەبەر کردووە و لەبەرەوە لە خانەوادەیەکی ئایندار بووە باوکی پیاوێکی خوێنەوار بووە و شارەزایی تەواوی لە فەرمودەکانی پێغەمبەری خوا هەبووە صلی الله عليه وسلم فێری فەرمودەکانی پێغەمبەری خوش بووە صلی الله عليه وسلم و کە چووەتە قوتابخانە هەر لە منداڵیەوە بیری لەوە کردووەتەوە کەواوەکو ئەرکی سەرشارێتی گۆڕانکاری بکە واتە هێشتا لە پۆلە سەرەتایەکانە بوو ئەو جەمعەی بچووک بچووکی کۆ کردوێتەوە گروپی بچووک بچووکی کۆ کردوێتەوە کە چۆن خزمەتی ئیسلام بکەن بۆ چونکو ئەو لە دۆخێکە ئاژی میسر کە هەمیشە وەکو دڵی عالەمی ئیسلامی بووە ئەو کاتە کە خدێویەکان با بڵێن دەسەڵاتیان گرتبوو بەسەر میسرا بە فیعلی وڵاتانی بێگانە بە تەواوی ئەوان زاڵ بووبوون بەسەر ئەو وڵاتە لەلایەک و لەلایەکیش کە ئەم تازە پێگەیشت وردە وردە دەوڵەتی عوسمانی بەرەو ڕووخانە چوو دەوڵەتی عوسمانی ئەوەندە زەعیف و لاواز بوو پیانەوت پیاوە نەخۆشەکە ئەم کاتێکە گەورە ئەبێ و سەیری عالەمی ئیسلامیەکە لە زروفێکی زۆر ناڕەحەتە ئاژی دەسەوسان ناوەسێ بیر لەوە کاتەوە کە چۆن گۆڕانکاریە بکە هەر لە مناڵیەوە یعنی دەست بە خوێندن و خوێندنەوەیەکی جددی ئەکات هەتا خوێندن تەواوەکات کۆمەڵێک گروپی بچوک بچوک دروستەکات کە خوێندن تەواوەکات دەبێت بە مامۆسا ئەم هێشتا لە تەمەنی 23 ساڵیە ئەبێت بەڵکو 22 ساڵیە ئەبێت بیر لەوە کات و کۆمەڵەیەک دروست کات ئەم کۆمەڵە ناو بنیە کۆمەڵەی ئیخوان المسلمین واتە ساڵی 1928 ئەم ئەو کۆمەڵەیە دامەزران کە هێشتا لە سەرەتای بیستەکانی تەمەنیا بوو. مامۆستا تۆفیق لە ساڵی 1928 خۆی لێبێ لە ساڵی 1928 کە شەهید ئیمام حەسەن بەنا باست کرد کۆمەڵەی ئیخوان مسلمین دامەزرێنێ پێم وابێ زۆر 6 کەسیشی لەگەڵ دەبێ با پرسیارەکە ئەمەیە یعنی چەند گرینگە کە لێرەوە بڕوانین لە هەوڵ و تێکۆشان و دڵسۆزی ئیمام حەسەن بەنا لەو بارەدۆخەی کە لە 1924 و بۆ 25 تر دەوڵەتی عوسمانی دەڕۆخەیە بارەدۆخی میسر و ناوچەکان دەشێوێ ئەو بیر لەوە دەکاتەوە برایەتی نێوان مسلمانەکان دروست کاتەوە و بەهێزی بکە ئەم ڕۆحیەتە لە چیەوە سەرچاوی گرت و ئامانجا جەوهەریەکانی ئیمام حەسەن بەنا لە دروستکردنی کۆمەڵی ئیخوان مسلمین چی بوون؟ بەڵێ تا دەوڵەتی عوسمانی مابوو لەگەڵ هەموو کەم و کورتیەکانیە لەگەڵ هەموو نوقسانیەکانە بەڵام وەکو چەترێکوا بوو لە عالەمی ئیسلامیە و هێشتا وەکو با دەسەڵاتداری ئیسلامی کە پێ ئەو وەختە پیانەوت سوڵتان واتە خەلیفەی مسلمانان هێشتا وەکو هەیمەنەیەکی ڕۆحی و هەیمەنەیەکی فیعلی هەبوو لە ژیانی مسلمانانە لە تقریبا هەموو جیهانی ئیسلامیە هەرچەندە وردە وردە ناڕەزایەتی دروست بوو وەردانی دەرەکی دروست بوو بەڵام هێشتا وەکو مسلمانان هەستیان بە یەکڕێزی و بە قووەت و بەهێزی خۆیان نەکرد بەڵام کە ئەم دەوڵەتە ڕووخا بۆشایەکی گەورە دروست بوو بۆشایەکی
حکمداری بۆشایی سیاسی بۆشاییەک لە هەمووی گەورەتر بۆشایەکی ڕۆحی و فەرهەنگی گەورە دروست بوو لە ناو مسلمانانە بە تایبەتی باز لە سەرەتای بیسەکان تا ئاخری بیسەکانەکەین ئەم بۆشایە ئەوەنە پەرەی سەن مسلمانان هەستیان بەلاوازی و مەغبوونی و مەزلومیەتێکی گەورەی خۆیان کرد ئالەم وەختە حەسەن بەنا ڕەحمەتی خوای لێبێ بیری لەوە کردو چۆن ئەم بۆشایە پڕکاتەوە ئەم پیاوە پێشتر واتە هەر لە سەرەتای مناڵی وەکو باسمان کرد خۆی بۆ ئامادە کردبوو بە حەقیقەت هەر لە پێشەوە یعنی وەکو خۆیە گێڕێتەوە خوێندنەوەیکی زۆریە کرد یعنی کاتێک کە پێگەیشت حەسەن بەنا ڕەحمەتی خوای لێبێ بە مناڵی ئەوەندەی خوێندبوویەوە کتێب زۆر کەم مابوو لە ناو کتێبخانەکەی باوکیەوە لە پاشان لە کتێبخانەی شارە بچووکەکانە کتێبخانەی قوتابخانەکەیان نەیخوێند بێتەوە دوای کە پێگەیشت حتاڵێ ماوەیە ئاسنگەری مەکرد لەبەر زروفی ماڵۆمان کە تاو نەبوو کە ئەم خوێندەوە هەستمە کرد مەجالەکە کەم بوویەوە بۆیە شەو ئەم خوێندەوە شەویش کە دەستمە کرد بە خوێندن ئەوەندە چەکوشم وەشاندبوو زوو خەوم لێکەوت بۆیە چاڵێکم کەندبوو ئەچوومە ئەو چاڵە لە ناو حەوشەی ماڵەوە کاتێک کە ئەم خوێندەوە سەرمەیدا بە دیوارەکە خەوم لێکەوت بۆ خەوەکەم ئەزرا بۆەوەی خوێندنەوەکەم لێ تێک نەچێ واتە هێشتا لەو کاتێ شابیری لە خوێندنەوە کرد دوایی کە ئەبێتە مامۆسا و بەتایبەتی کە نەخڵە کرێ لە ئیسماعیلیەوە بۆ قاهرە لەوێ ڕوویایەکی گەورەتر دروستەکات بیر لە شتێکی گەورەتر دەکاتەوە بەڵام لەگەڵ ئەو گەنجێتێشە خەڵکێکی زۆر ئومێدی پێی بوو جگەل لەو شەش کەسەیش کە لەگەڵ لە دامەزرێنەرانی ئیخوان موسلیمین بوون خەڵکێکی زۆر کە ئەیان بینی ئەنوود ئەم گەنجە ئیلا هەنگاوێکی گەورەی پێیە تەنانە دەڵێ ڕۆشتم بۆ دوکانێک جارجارەشم دانیشتم خاوەن دوکانەکە کە دانیشتم ماوەی قسەمان کرد بە یەکەوە وەختی ویستم هەستموتی دانیشە وتم فەرمووتی یەک قسەت بۆ ئەکەم ئەڵێن ئینسانی ساڵح هەمیشە کاتێکە ئینسانی ساڵح کاتێکە لە شوێنێکا بێ ئیلا شوێنێکی ساڵح بەجێ تێڵێ منیش هەستی سەیری تۆ ئەەکەم پیاوێکی ساڵحی بۆیە چاوەڕێت لێ ئەەکەین کەواوکو شوێنەوارێکی ساڵح لێرە جێبێڵی حەسەن بەنا بەهیمەتێکی گەورەوە بیری کردەوە جگە لەو ئیخلاسەی کە هەموو ڕەفیقەکانی و هەموو دڵسۆزەکانی بڕیا هەموویان شایەتی بۆ ئەدەن کەواوکو پیاوێکی بەڵێ بەڵێ مامۆستا پێم خۆشە یعنی بوردان یار ئەمە زۆر گرنگە یعنی کاریگەریەکەی ئیمام حەسەن بەنا ئەوەندە گرنگ بوو کە باس لەوە دەکرێت محمود فەهمی نەقڕاشی پاشای ئەو کاتی دەوڵەتی میسری کە دوا بە دوای کۆتایاتنی شەڕی نێوان عەرەب و ئیسرائیل لە ساڵی 1940 تر بۆ 49 کە بڕیاری تیرۆرکردن وە شەهید دەکرێت واتە توانین بڵین نیەتێکی خاوێن کادێرێکی پێشکەوتوو و هەروەها ڕۆحیەتێکی بەرز وا دەکات کەوا کاریگەریەکی قوڵی هەبێت زۆر جار دەبینین ئێستاکە بانگخواز و بانگوازکارەکان کاریگەریان کەمە ڕەنگە بانگوازەکەیان زۆر دوور نەڕوا بەڵام دەبینین لە میسرەوە ئیخوان موسلیمین دروستە بێ بەڵام ئەگەر بە نمونەیەک هەر لەو شارەی بەڕێزتی لەیلی هەڵەبجەوە چرۆ و گوڵ و گەڵا و لەقی لێ بێتەوە ئەگەر ئەم هاتنەی ئەم ئەفکاریەمان بۆ باسکەی ئەم کاریگەریە قوڵە چۆن خەڵک بە چ ڕۆحیەتێکەوە ئەم فۆرمەی لە بانگەوازی ئیمام حەسەن بەنا وەرگرت بەڵێ عەرزم کردی حەسەن بەنا لە ساڵی 1928 دەستی کرد بە دامەزراندنی کۆمەڵەی ئیخوان موسلیمین لەگەڵ 6 برای دیکە بەڵام زۆری پێنەچوو ئەم کۆمەڵەیە وردە وردە قاهیرە و شارەکە ئیسماعیلیە و مەحمودیە و سەرجەم شارەکانی قاهیرەی گرتەوە ڕوئەیەکی وازحی هەبوو پێشە موشتێک جگەل لەوەی جەناوت باست کرد حەسەن بەنا ڕەحمەتی خوای لێبێ ئیخلاسێکی زۆری هەبووە بەڵام ڕوئەیەکی وازحی هەبووە بۆ ئیسلام پێشتر گروپ هەبوون تەریقەت هەبوون وەکو جەنابتان ئاگادارن پێشتر لە ناو تەریقەیە کا بوو تەریقەی حەسافیە لەگەڵ کە سەر بە تەریقەتی شازلیە لەگەڵ ئەوانە زیکر و ویرد و ئەورادیە خوند بەڵام ئەو گروپ و تاقم و تەریقەتانە هەمیشە چەندێک خزمەتیانە کرد بەڵام تەنها لایەنێکی ئیسلامیان ئەگرت بەڵام کاتێک کە حەسەن بەنا ڕەحمەتی خوای لێبێ کەمێک پێگەیشت و لە بیستەکانی تەمەنیا بیری لەوە کردووە ئێمە پێویستمان بە ئیسلامێکە ئیسلامێکی گشتگیرە لە ڕووی ڕۆحیوە لە ڕووی عیبادەتەوە لە ڕووی ئەخلاقۆ لە ڕووی جیهادۆ لە ڕووی حکمۆ لە هەموو مەجالەکانە باسی بانگوازی بۆ ئیسلامێکی گشتگیرە کرد ئەم بانگوازە گشتگیریە وای کردە کەواوەکو
لەسەر ئاستی میسر وەڵامدانەوەیەکی ڕێکوپێک هەبێ بۆ ئەو داوای کەواوەکو حەسەن بەنا کردی هەر ئەوەندەی کە لە میسرا بڵاو بوویەوە و داوەکەی بڵاو بوو بەتابەتی دوو هەنگاوی زۆر بەلاوە مهم بوو یەکێکیان خۆ ئامادەکردن بۆ جیهاد و بۆەوەی کەواوەکو بەفیعلی ئەو هجووم و داگیرکاریە هەیە بۆ سەر عالەمی ئیسلامی نەمێنێت دووهەمیش ئللا قەناعەتی وابوو سەری ئەم ئیسلامە و چەتری ئەم ئیسلامە حکومڕانیە ئللا بێ حکومڕانی بگەڕێتەوە بۆ ئیسلام ئەم دوو هەنگاوەی زۆر با بڵێن ئیهتیمام پێدا و زۆر هەوڵی ئەدا و لە وتار و لە نووسینە کوردەکانیە هەوڵێدا ئەم دوو هەنگاوە زۆر باس بکات و بە فعلیش هەنگاوی بۆ ناو خەڵکێکی باشی بۆ ئامادە کرد بۆیە لە ئاستی میسر بەم شێوەیە پێشوازی لێکرا وردە لەسەر ئاستی عالەمی ئیسلامی لە سووریا لە یەمەن لە سعودیە لە وڵاتانی دیکەی عالەمی ئیسلامی و لە عێراقیشە هێشتا وەکو خۆی لە ژیانە بوو سەواف و مەجموعەیە لە ئەساتیزەی جامیعە لەوێ بوون ئەمان پێشی ئەویش شێخ مەحموود کە مامۆسایەکی موسڵی بوو ئەمانە لەوێوە چون گویان لێگرت و قەناعەتیان وا بوو ئەم بانگەوازێکی گشتگیر و ئەوەیە کە ئەو بۆشایی و خەلەلە لە دوای نەمانی دەوڵەتی ئیسلامی دروست بووە ئەو ئەتوانێت پڕی کاتەوە بۆیە ڕاستەوخۆ بانگەوازی ئیسلامیان لە میسرەوە گەیاندە مووسڵ لە مووسڵیشەوە هێنایان ئەوەی کە زۆر جێی شانازیە لە دوای مووسڵ و دەوروبەری ئەم بانگەوازە ڕاستەوخۆ هاتە هەولێر و لە پاش هەولێریش گەیشتە هەڵەبجەی ئێمە زۆر باشە مامۆستا تۆفیق لەو سەروبەندەدا کە بیر و ئایدۆلۆژیای ئیخوان هاتە نێو عێراق و هەرێمی کوردستان سەرەتا لە عێراقا زۆر بەهاناوەچوونێکی وای نەبوو بەڵام دوجار هاتنە کوردستان و لە ڕێگەی محەممەد مەحموود سەواو و هەروەها ئەمجد زەهاویەوە کۆبوونەوەیەکرا لە نێوان مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز و هەروەها مامۆستا مەلا ساڵح عەبدولکەریم بۆچی ئەنی ئەم باگراوندە ئەم هۆکارانە چی بوون کەوای کرد لە هەرێمی کوردستان لە هەڵەبجە و دەوروبەریدا ئەم بیرە گەشە بکات و زۆرێک لە گەنجانی ئەو سەردەمە بەهانایەوە چوون وە هاتنێ و ئەو ڕیزەوە ئەمە خۆی لە خۆیان بۆ بەس تەنها هەرێمی کوردستانەکەی شێخ مەحموود سەواف ڕەحمەتی خوا لێ بێ محەممەد مەحموود سەواف خۆی احتراف بەوە کە ئەم بانگەوازە لە ئاواز بوو هەتاوەکو شێخ ئەمجد زەهاوی دۆزیوە کە ئەمجد زەهاوی دۆزیەوە و پێشتر یەکێکە لە مفتیە گەورەکان و لە بنەماڵەی زەهاویە کە جەناب تەزانی چەند پشتیان لە بەغدا مفتی هەموو عێراق بوون شێخ ئەمجد زەهاوی بە ڕەحمەت بێ پشتیوانی مەحموود سەوافی کرد لەگەڵەوە بە تەمەن بە عیلم بە مەکانەت لە هەموو ڕوویەکەوە زۆر زیاتر بوو لە سەواف بەڵام بە پێشەوانەوە وەکو ئەندامێک لە ناو کۆمەڵەکە کەوتە ئیشکردن و هەنگاوینا کە ئەمجد زەهاوی پشتیوانی سەوافی کرد کە یەکێکە لە کوردەکان کوردە ناودار بنەماڵ ناودارەکانی کوردستان لە بەغاژیان پشتیوانی ئەمجد زەهاوی و کەسایەتی ئەمجد زەهاوی ئیخوانی گەورە کرد لە بەغا و لە دواییش شێخ یعنی ئەوەی عەجیبە ئەگەر بڕۆی سەیری تاریخی ئیخوان بکەیت لە مووسڵیشە بەشێکی باشی ئەوانەی ئەو زانایانەی کە پشتیوانی ئیخوانیان کردووە کوردەکان بوون لە مووسڵا لە پاشانیشە لە هەولێرە دووارە لە تەکیە و خانەقاکانی هەولێرە ئیخوان بڵاو بوویەوە هاتە کوردستانیش بە نسبەت باسی هەڵەبجەت کرد جەنابتان ئەو لەو مەرحەلەی ئەوانە دیارترین بنەماڵەی ئاینی لەسەر ئاستی هەڵەبجە و سلێمانی و ئەگەر بڵێم یەکێک بوو لە بنەماڵە دیارەکانی کوردستانیش بنەماڵەی ئالی عەبدولعەزیز بوو جەنابی مامۆستا مەلا ساڵح کە ئامۆزایەتی و پاشان مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عومەر و مامۆستا مەلا عەلی و ئەو بنەماڵەیە کە بە جۆرێ لە جارەکان جڵەوی سەحوەی ئیسلامی لە بەردەستی ئەوانە بووە زۆر بە گەرمی پێشوازیان لە بانگەوازەکەی حەسەن بەنا کردواتە ئیخوان المسلمین پێشوازیەکەی ئەگەر ئەڵێی سەبەبەکەیشی بۆ سەبەبەکەی ئەو سروشتە پاکەیە کەواوەکو مەلای کورد و بانخوازی کورد و خەڵکی کوردستان دەربارەی ئیسلام هەیان بووە واتە لەگەڵ ئەوەی جەنابەت بۆ ئاگاداری جەنابەت پێشتر واتە لە دوای ڕووخانی عوسمانی ئینگلیزەکان و فەڕەنسیەکان لە عالەمی ئیسلامیە بەتایبەتی ئەم دوو وڵاتە لە عالەمی ئیسلامیە هەوڵی زۆریاندا بۆ ناشرینکردنی ئیسلام خەڵکێکی زۆریان ناردە عالەمی ئیسلامیە بۆی ئیسلام ناشرینکە بۆ شتی ناشرین بەناوی ئیسلامەوە بڵاوکاتەوە
ئەو شوێنەی کەواوەکو بە پارێزراوی مایەوە و یەکێک لەو شوێنانەی کە بە پارێزری مایەوە و لەسەر سروشتە پاکەی خۆی مایەوە و ئەتوانی بڵێن بە ئەنازەیەکی زۆر نەغەرب واتە نە ئینگلیز و نە فەڕەنسا تەمان وڵاتی ئێمە داگیرکراوی ئینگلیز بوو بە هیچ شێوە نەیتوانی ئیسلامیتیان ناشرین بکە کوردستانی ئێمە بوو. مامۆسایانی ئاینیش درێژە پێدەری داعیەکانی تر بوون بۆیە زۆر بە ئاسانی کە ئەمان قبولیان کرد خەڵکێکی زۆر حتا لە عەشایر و خەڵکی نەخوێنەوەر ئەم بانگەوازیان قبول کرد. سەبەبەکەیشی ئەو سروشتە پاکە بوو کە واوەکو علەمای ئیسلام لەسەری بوو و خەڵکەکەش لەسەری بوو. جێگەی باسە ئێستا بوترێ کە لەگەڵ ئەوەی کە با بڵێن بۆنی سیاسەتیشی لێ هات و بانگەوازێکی سیاسیش بوو لەگەڵ هەموو شتەکانە، بەڵام لە هەڵەبجە و دەوروبەریە کە تەریقەتی نەقشبەندی و لە سلێمانیشە کە تەریقەتی قادری بەهێز بووە بە هیچ شێوەیە دژایەتی گەورە نەبووە لە بینیانە. ئەمان ئەگەر پشتیوانیشیان نەکردبێ هەرگیز نەبوونە بەربەستێک. ئەو وەختەیش ڕیادەی دین بەدەستی ئەو دوو جیهەتەوە بوو، بەدەستی تەریقەت و بەدەستی زانایانەوە. تەریقەت دژایەتی نەکرد و زانایانیش هاتن بانگەوازەکەیان هەڵگرت بۆیە بە شێوەیەکی ڕێکوپێک بڵاو بوویەوە. بێجگە لەوەیش ئەوانش کە هەبوون دەسەڵاتدار و دەرەبەکان لە وڵاتی ئێمە لە حەقەتا بەو شێوەی دژایەتی بانگەوازەکان نەکرد، چونکە بانگەوازەکە باز لە ئیسلامێکی شامیلی کامل ئەکات. واتە لە بانگەوازی ئیخوانە لە حەقەتا بەتایبەتی لە سەدەمی حەسەن بەنا ڕەحمەتی خوا لێبێ زۆر لە مەسەلەی حیزبایەتی خۆی ئەپاراست و زۆر هەوڵی ئەدا باز لە شتێکی گشتگیر بکات، باز لە شتێ بکات کە عامەی موسڵمانان یعنی مەشهورە ئەڵە داعوای ئێمە داعوای سۆفیە، داعوای جیهادیە، داعوای سەلەفیە، داعوای یعنی داعوەیە بە معنای شامیل و کامیلەکەی نەک تایبەتێکا لە ئایدۆلۆژیەکی دیاریکراو یاخود لە حیزبێکی دیاریکراو لەگەڵەوە تەنزیمێکی هەبووە، بەڵام داعوە عامەکە لە وڵاتی ئێمە بڵاو بوویەوە. بۆیە ئەتوانین بڵێن ئیخوان بە دوو شێوەیە بڵاو بوویەوە. لە ڕووی بانگەوازەوە بڵاو بوویەوە کە زۆر بڵاو بوو لە کوردستانە، لە ڕووی ڕێخستنەوە بڵاو بوویەوە ئەکرێ بڵێم لە ڕووی ڕێخستنەوە ئەو بەهێزەی نەبوو کە لە بانگەوازا بوو. واتە خەڵکی ئێمە ئیستیجابەیەکی زۆر باشیان بوو بۆ بانگەوازی ئیخوان، بەڵام وەکو تەنزیمەکە ئەو ئیستیجابە جدیان نەبوو. لێرەوە تێگەین بانگەوازی ئیخوان لە ساڵی 54 هاتە کوردستان وەکو بانگەواز و زۆر بڵاو بوو، هەموو خەڵکی ناسی، بەڵام وەکو تەنزیم لە ساڵی 60ەوە تەنزیمات دەستی پێ کرد و وردە وردە خەلیە و شانە و ئوسرە و ئەو پلە ئیخوانیانە دروست بوو. واتە 6 ساڵ ڕێخستنەکە پێش دوای بانگەوازەکە کەوتووە. مامۆستا تۆفیق زۆرێک لە سەرچاوەکان باز لەوە دەکەن کە بەشێک لە ژیانی نهێنی تێدا بووە. ئیمام حەسەن بەنایەکێک لەو نهێنیانە دامەزراندنی دامەزراوەیەکی سەربازی نهێنی بووە بەناوی نظام خاز. ئایا ئەم دەستگایە بوونی هەبووە و ئاماژ لە دروستکردنی ئەم دەستگایە بۆچی بووە؟ مشتومڕێکی زۆر هەیە لەسەر ئەو مەبەستی نظام خاصە وانە؟ بەڵێ. مشتومڕێکی زۆر هەیە تا ئێستا لەسەر ئەم نظام خاصە. هەندێک گەڵێن کاتێکە حەسەن بەنا نظام خاصی دانا بۆ ئەوەی داناوە کەواوەکو کۆمەڵێ پێشمەرگەی بەهێز دروستکات، کۆمەڵی خەڵکی بەهێز دروستکات، خەڵکی سەربازی بۆ دژایەتیکردنی جوولەکە کە ئەو کاتە لە داگیرکردنی فەلەستینا بوون و بە فیعلیش دوایی کە ها داگیریان کرد ئەو کۆمەڵە خەڵکە ڕۆیشتن و جیهادێکی زۆر بەهێزیان کرد و زۆر بە توندی بەرامبەری جوولەکە وەسانەوە. هەندێکی دەڵێن کە ڕەنگبی ئەمیان حەقیقەت بێ ڕاستە حەسەن بەنا بیری لەوە کردبووی و نیزامێکی خاص دابنێ و خەڵکێک پێ بگەیەنێ و ئەکرێ بڵێم نیزامێکی نهێنی سەربازی، بەڵام لە حەقەتاڵێن دوایی لە دەستی حەسەن بەناش دەرچوو، لە دواییە بە تایبەتی لەو ئەخیرا لە دەستی حەسەن بەناش دەرچوو، کۆمەڵی خەڵک بوون حەسەن بەنا نەیتوانی سەیتەرە بکات بەسەریانە و بۆیە کاتێکە کۆمەڵێ هەنگاو نرا لە میسرا گوایە هەندێک تەقینەوە ڕوویدا، هەندێک کشتوبڕ ڕوویدا، خستیانە سەر ئەم نیزام خاصە. لەگەڵەوە حەسەن بەنا بە ڕەسمی بەیانی دەرکرد ئێمە بە هیچ شێوەیە ئاگامان لەوە نییە و لەگەڵەوە سەرکۆنەی کرد، بەڵام دەسەڵاتداری میسرە وەختە مەلیک فاروق و ئەمانە قەناعەتیان وا بوو نەخێر ئەمە ئیشی خۆیەتی و ئاگای لێیەتی، ئەم لەگەڵەوە یەکسەر بڕیارێکی تری دەرکرد نیزام خاصی هەڵوەشاندەوە. ئەوان هەر قەناعەتیان وا بوو ئەم نیزام خاصە نەخێر هەڵنەوەشاوەتەوە، ئەمە شتێکی تەکتیکیە و لە دواییە حەسەن بەنا زانی پلانێکی گەورە بەدەسەوەیە بۆ ئەوەی کەواوەکو
بانەوازەکەیش و خۆشی لە ناو ببرێ بۆیە کۆمەڵە ڕوونکردنەوەی زۆریدا لەسەر ئیخوان و بە تایبەتی ئەو لایەنە جیهادیەی بە ئەنازەیەکی زۆر کاڵ کردەوە و هەوڵیدا وەکو حیزبێکی وەکو داوایەکی عامە ببینرێت و هەوڵیدا شتێکی گشتی بۆ لە خەڵکەکە باسکات بەڵام لە ئەخیرا نە مەلیک فاروق و نە خەڵکی میسر بە مەبەستم دەسەڵاتدارانی میسر بە هیچ شێوەیە گویان لێ نەگرت حتا لە دوایە هەوڵێکی زۆریدا مەلیک ببینێ مەلیک ئامادە نەبوو پێشوازی لێ بکات هەستی کرد کە پلانەکەیە پلانەکەیش ظاهری لە دەری میسرەوە بوو تەنها لە میسر نەبوو بەڵگەکە ئەوەیە کە کاتێک کە ویستی لە یەکێ لە هەڵبژاردنەکانە خۆی تەرشیح کا بۆ پەرلەمان قبول نەکرا لە ئەخیرا شوود لەگەڵیانە دانووسانی کرد و لەسەر کەزانی پلانەکە وایە ناوێ بچێتە پەرلەمانەوە ئەمە ئەویست بە شێوەیەکی قانونی بە شێوەیەکی ڕسمی داوەکەی خۆی بگەێنیە ئەمەیشان لێ قبول نەکرد بۆیە ئەو هەستی بە خەتەرەکە کرد چوو لەگەڵ حکوومەتە ڕێکەوتن لەسەرەوەی کۆمەڵێ هەنگاو بنێن مەسەلە مناسبە دینیەکان زین و بکرێتەوە هەندێ دوکانی عەرەخۆری نەمێنیە هەندی ینی کۆمەڵێ دیاردەی ئیسلامی بەرز بێتەوە کۆمەڵە دیاردەی نائیسلامی لا ببرێ لەگەڵەوەش ئەوەیشیان جێبەجێ نەکرد ئەم هەر لەسەر بانگواز بەردەوام بوو بەڵام بەداخەوە پیلانەکە گەورەتر بوو لەسەرەوە ئەمرەکە لە دەرەوەی وڵات ئەمرەکە کرابوو لەو وەختا حەسەن بەنا بە ڕەحمەتی خوای لێ بێ شەهید کرا زۆر باشە مامۆستا تۆفیق لە کۆتا لەو دەرفەتەکەمەی ماومانە بۆ ئێستای هەرێمی کوردستان بە دیاریکراوی لەبەر ئەو پاشخان و مێژوویەی فکرەی ئەخوان موسلیمین و ئەو باگراوندە باشەی کە هەیە چەند گرنگە ئێمە ئێستاکە گرنگی بەو فۆرمە لە کاری بانگوازکاری و بانخوازی بدەینەوە چەندێک پێویستە ئێستاکە گەنجان و لاوانی مسلمان بە هەردوو ڕەگەزەکەەوە بەو فکرەی ئاشنا بکەینەوە وەروەها فۆرمی کاری بانخوازی بە شێوازەکەی ئیمام حەسەن بەنا بۆ ئەم کات و بۆ ئەم سەردەمەش گونجاوە قسەکە جوانە مامۆستا شوان ینی کورتەکەی ئەتوانین بڵین ئەگەر زۆر بە کورتی عرض بکەین ئیخوان مسلیمین ئەگەر وەکو حیزبێک بێ ئەوە حیزبە و هەیە و با بڵین منهج و نیظام داخلیشتی خۆی هەیە بەڵام لە حەقەتا نە حەسەن بەنامە بەستیەوە بۆ نە دواییش وەکو ئیخوان ئەوەیان ویستووە ئەوژەوەی ئەبێ ئێمە بڵێن ئەو فکری حەسەن بەنا وەکو مەدرسەیەک سیرکەین ئەگەر وەکو مەدرسەیەک سیرکەین بە تایبەتی لە ئوسلوب و لە شێوەی تەعاملی لە بانگەوازکردنە ئوسلوبێکی جوان شێوازێکی تەعاملی سەرکەوتوو هەنگاوی زۆر جوانینا ئێمە هەمیشە لە مەدرسەی حەسەن بەنا نەک لە حیزبی حەسەن بەنا لە مەدرسەی ئیخوان نەک لە حیزبی ئیخوان بە درێژایی تاریخ هەموو داوای ئیسلامیەکان هەموو لایەنە ئیسلامیەکان لە ئاسی عالەمی ئیسلامی ئیستیفادەیان لەو مەدرسە کردووە چونکو سەروەتێکی گەورەی سەقافی فکری فقیان بۆ ئێمە جێهێشتووە زۆر کەم مەگەر کەسێک زۆر بێ ئینسافیەک ناتوانێت هیچ کەسێک ناتوانێت و هیچ لایەنێک ناتوانێت بڵێ ئێمە ئیستیفادەمان لەو مەدرسە نەکردووە ئەوەندە هەیە ئەویژۆکو هەر مەدرسەیەکی تر دوو خاڵ زۆر گرنگە ئایا هەرگیز کەوتۆتە هەڵەوە بەڵێ بێگومان کەوتۆتە هەڵەوە بە تایبەتی لەم دوایە گوتمان فشارێکی زۆر لەسەر حەسەن بەنا بوو مەجبور و هەندێ سازش بکە لەسەر کۆمەڵی ئەفکاری خۆی ڕەنگ بێ ئەگەر ئەو فشارانەی لەسەر نەبوایە ئەو سازشەی نەکردایە لە پاشانیشە بە کۆمەڵی قۆناغا ئیخوان بە کۆمەڵی قۆناغا لە میسرا تێپەڕی ئەبێ ئێمە حسابی ئەو قۆناغانە بکەین واتە ئەوەی کەبیر لەوە ئەکات و ئەوەی ئیخوان هێناوێتی بە کۆپی کراوی بیهێنێ بۆ هەر شوێنێکی تر ئەمە بەڕاستی هەنگاوێکی هەڵە و ئەمە بریتێ لەو شکستەی کەواوەکو زۆر جار لایەنەکان تێکەون ئێمە ئەبێ قەناعەتمان وا بێ ئەسڵی داوەکە داوایەکی پاک بووە حەسەن بەنا خۆی کەسایەتێکی باش بووە بەڵام هەم ئەویش و هەم داوەکەیش یەکەم کەوتونەتە هەڵەوە دووهەمیش بە پێی ئەو زروف و زەمانەی کە تیا ژیاون بڕیاریان داوە هەنگاویان ناوە وەساون جوڵەیان کردووە ئەم شتانە هەمووی ڕووی تێکردوون ئێمە نابێ وەکو مسلمانان لە کوردستانە بیر لەوە بکەین و هەموو شتەکانی ئەوان بێنین نەخێر بەو زروفەوە سەیرەکەین شتە باشەکانیان وەرگرین ئەو هەڵەو کەم و کورتیانەش کە کردویانە تۆمەتباریان ناکەین کە ئەمانە لایەن داوە لە ئیسلام ئەمانە دژی ئیسلامن ئەم نەخێر ئەمانە خەڵکێک بوون ئیجتیهادیان کردووە جاری وایە لەژێر فشارە هەندی هەڵە و کەم و کورتی هەبووە حاڵەتێکی ئاساییە ڕووەدا و جاری واش هەیە ئیجتیهادەوە ئەیکەن و نایپێکن ئەگەر ئێمە بەم دیدە سەیری
ئیخوان مسلمین بکەین منوازم لە هەموو کات و شوێنێکە پێویستمان بە ئیسفادەکردن لەو مەدرسە هەیە چونکو کۆمەڵێ خەڵکی زۆر هەڵکەوتویت یا سەریان هەڵدا لە مەجالە جیاوازەکانە ئەکرێ بڵین کەلتورێکی وهەیەن جێهێشت هەموو لایەکمە نەتوانی ئیسفادەیەکی لێ بکەین بەڵام هەمیشە هەم مەدرسەکە و هەم کەساتیەکان پێویستیان بەوە هەیە کە بژار فکرەکانیان بژار بکرێن و پێویستیان بەوە هەیە کەواوەکو ئەو شتانە ینی ترازۆکەی ئێمە کە بریتێ لە قورئان و سنت و ئەم فیقە واقعی کە هەمانە شتەکانیوانیان پێ کێشین کێشان و پێوانەکەین ئەوەی باش بوو بێگومان لەسەرمانە وەریگرین ئەگەر هەڵاوکەم و کورتێکیان ژۆری هەڵاوکەم و کورتێکشان کردبێ دوعای خێریان بۆ ئەەکەین و ئێمە دووبارەی ناکەینەوە ئەو هەڵاوکەم و کورتیانە کە هەبووە لە ژیانی خۆی و لە ژیانی ئەو مەدرسە گەورە مەزنەی کە بۆ ئێمە جێهێشتووە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا تۆفیق کەریم نووسەر و لێکۆڵەر لە فکری ئیسلامی سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانە دەستەکانت خۆش بێ سپاس بۆم دەرفەتەی بێ ئەمەدبەخشی. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان و لەگەڵ هاوکارم شوان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.